گفتوگۆی زیاتر دەکەین لەبارەی گەندەڵی لە عێراق و بە سیستەمکردنی گەندەڵی لەگەڵ میوانی کوردستان 24 بەڕێز عەلی تەمێمی کە پسپۆڕی یاساییە لە بەغدا ڕاستەوخۆ میوانمانە. بەڕێز تەمێمی زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. سەرەتا کرێت پێم بڵێ کە ئاستی گەندەڵی لە عێراق گەیشتووە بەکوێ؟ بەڵێ بەناوی خودای گەورە و دلۆڤان دوای سڵاوێکی گەرم و سوپاسی ئێوە بکەم بۆ بانگێشکردنم. لە ڕاستیدا ئاستی گەندەڵی لە عێراق بە گوێرەی راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان لە ئاستێکی بەرزدا لە پێشترە بەراورد بە وڵاتانی تر بە گوێرەی دوایین ئامارەکانی نەتەوە یەکگرتووەکان عێراق لە بازنەی ئەو دەوڵاتەی یەکەم دانراوە کە لە زۆرترین گەندەڵیدان لە جیهاندا لە گەندەڵی ئیداری گەندەڵی دارایی لە ڕاستیدا نەتەوە یەکگرتووەکان پشتیوانی پشت بە ئەو داتایانە و ئەو ئامارانە و ئەو راپۆرتانە دەبەستێت کە لەلایەن ڕێکخراوەکانی دیکە ئامادە دەکرێن چ ڕێکخراوی ناوخۆیی بن یاخود ڕێکخراوی نێودەوڵەتی لە دەرەنجامیشدا راپۆرتەکەی دروست دەکات و بڵاوی دەکاتەوە. ئەمە سەبارەت بە ئاستی گەندەڵی بە گوێرەی لێکدانەوەکانی نەتەوە یەکگرتووەکان بۆیە دەبێ ئاماژە بۆش بکەین کە بابەتەکان ئەو بابەتانەی لە بەردەم دادگاکان دانراون سەبارەت بە ڕەشوە و یاخود ئەو فەرمانبەرانەی پابەندی کارەکان و ئەرکەکانیان نین زۆر زۆرە. بۆیە دەکرێت ئەگەر ئەوە زیاتر بۆم ڕوونکەیتەوە مەبەستت ئەوەیە لە دادگاکان دەستوەردان دەکرێت و ڕەشوە وەردەگیرێت یان کارمەندەکان و یان بە دوواداچوونی ورد ناکرێت بۆ گەندەڵی؟ بەڵێ لە ڕاستیدا بە دڵنیاییەوە ئەوەی ئەم تاوانانەی ئەنجام دەدرێن سەرەتا پشتبەستنە یاخود پەیوەندیدارە بەو سزایانەی کە هەن. من باز لە سزاکان دەکەم کە لەلایەن یاسای سزاکانەوە دەسەپێندرێت سەبارەت بە ئەو یاسایانەی پەیوەستن بە فەرمانبەران بۆ نمونە وەرگرتن و پێدانی بەرتیل و دزین سزاکانی 10 ساڵ بۆ 15 ساڵە لە زینداندا. وێڕای ئەوەی لە دادگاکان بڕیاری گەورە دەردەکرێت بەڵام ئەگە تێبینی بکەن لەسەر ئاستی وەزیران و نوێنەران لە پەرلەمان ئایا هیچ دادگای یەکیان کراوە؟ ئەوانە دادگای کراون و سزادراون. ئەمە پەیوەستە بە کولتوری خەڵک، ئەمە پەیوەستە بە نەریتی خەڵک و تێگەیشتنیان لە سزا و یاساکان و هەروە ئەو هۆشداری ئاینەیە کە هەیەە چونکە ئەم تاوانانە لە ڕووی دینی و کولتوریەوە حرام کراون قەدەغە کراون. بۆیە ئەم تاوانانەی بەو دواییانە بەربڵاو بوونە. هەر بەسە ئەوەندە بڵێم بۆ نمونە بابەتی نور زوهێر دۆسی نور زوهێر و ئەوەی کە لەگەڵی هاوبەش بوو لە تاوانەکەی کە ناوی لێنراوە تاوانی سەدا دزی سەدا. بۆیە لەو بڕوایەدام ئەم تاوانانە دەبێت ببێتە هۆکارێک تا فەرمانبەران ئاستی هۆشداریان باشتر بکرێت. ئێمە وەکو ناوەندێکی توێژنەوە یاساییەکان پێشنیازمان کرد ئەم تاوانانە و ئەم دۆسیانە لە ناوەندەکانی خوێندن لە زانکۆکان لە قوتابخانەکان خوێندنیان بۆ بکرێت تاوەکو خەڵک و قوتابیان بزانن سزاکانی ئەم تاوانانە چییە. کەواتە تۆش هاوڕای لەگەڵ ئەو چاودێرانەی لە راپۆرتەکەی کوردستان 24 قسەیان کردووە دەڵێن گەندەڵی لە عێراق ئێستا بە سیستەماتیک کراوە بە سیستەم دەکرێت. بەڵێ ڕاستە. بەڵێ گەندەڵی بریتێ لە ڕێکخراوەیەک لە سیستەمێک چونکە زیاتر وەکو نەخۆشیەکی درم وایە نەخۆشیەکی بەربڵاو وایە. ئەگەر بەراوردێک بکەین بۆ نمونە ئەوەی لە هەرێمی کوردستان ڕوودەدات ئەگەر ئەو تاوانانە هەبێت و ڕێکارەکان کە حکومەت دەیگرێتە بەر دادگا دەیگرێتە بەر بەراورد بە پارێزگاکانی دیکەی عێراق دەبینین ئاستەکە زۆر زیاترە لە پارێزگاکانی عێراق.
بۆ نمونە ئەگەر سیرکەی نەکتەنیا فەرمانبەر دەکرێ خۆی هاندەرێک بۆی هەبێت بەرتیل وەربگرێت یاخود دزی بکات یاخود ئەرکەکانی خۆی لە دەوام پێشێل بکات نەخێر بۆتە کللتورێکی کۆمەڵایەتی کە خەڵک هەندێک جار هاوڵاتی ئاسایی ئەوان خۆیان فەرمانبەر هان دەدەن بەرتیل وەربگرێت کێ هەڵیانەدات کە بەرتیل وەربگرن بێگومان باسی عێراقەکەیت نەکەرێمی کوردستان بەڵێ من وەکو گوتم لە هەرێمی کوردستان بابەتەکە کۆنتترۆل کراوە حکوومەت کۆنتترۆلی کردووە چونکە ئەم تاوانانەی لە بواری گەندەڵی دارایی و کارگێڕی کەمترە بەڵام لە پارێزگاکانی عێراق پارێزگاکانی دیکەی عێراق زۆر لە ئاستێکی زۆر زیاترە وەکو گوتم نێو بوتە کولتورێک لە نێو خەڵک بۆ نمونە ئەگەر بڵێن بۆ منە پێ دڵ نەگە پارە نەدێ فەرمانبەرەکە کارەکانت ڕای ناکرێت یاخود لەژێر چەترێکی ئاینی دەڵێن بۆ نمونە پێغەمبەر دوری خوای لەسەر بێت دیاری وەرگرتووە ینی هێندە بە ئاشکرا گەندەڵی لە عێراق دەکرێت هێندە باشکرا بەرتیل وەردەگیرێت لە نێو فەرمانگەکان بەڵێ بەڵێ بە دڵنیاییەوە بۆ نمونە ئەگەر بەر لەوەی ئێمە کەسانی یاسایی بین ئێمە ڕۆژنامە نووسیشین ئاگادارین پێداچوونەوەمان هەیە چاودێری فەرمانگەکان دەکەین بەڵێ زۆر بەربڵاوە بە دڵنیاییەوە و لە بازنەی ناوخۆیدا پێویستی تەنیا بە هۆشداریەک نییە پێویستی بەوە نییە ئاستی هۆشداری خەڵک زیاتر بکرێت بەڵکو پێویستی بە دەستەیەکی چاودێری تایبەتمەند هەیە پێشنیازیشم کرد دەستەی تایبەت بۆ لێکۆڵینەوە پێک بهێنرێت بەنهێنی چاودێری ئەو فەرمانگانە بکات ئەمە یەکەم شت دووەم سزاکان تونتر بێت بۆ نمونە سزای بەرتیل لەوانەیە 10 ساڵ بێت 10 ساڵ زیندانی بکرێت بەڵام لە هەندێک جار دادگا کار لەسەرەوە دەکات سزاکە جێبەجێ نەکرێت یاخود سزاکە بکرێت وەک پسپۆرێکی یاسایی ئەوەم پێ بڵێ ئێستا کە گەندەڵی بەم شێوەیە بەربڵاوە هۆکارەکە بۆشایی یاساییە یا نەبوونی ئیرادەی بەرەنگاربوونەوەی گەندەڵیە بەڕێزم یاساکان بوونیان هەیە یاسای سزاکان لە عێراق بۆ نمونە کە جێبەجێ دەکرێت لە هەرێمی کوردستان ئەو یاسایانە بۆ نمونە یاسای ژمارە 111 ساڵی 2019 نزیکەی 506 مادە لە خۆ دەگرێت 506 مادە لەو یاسایە هەیە ئەم یاسایە بۆ نمونە بەرتیل خۆر سزاکەی دەبێت چەند بێت سزاکەی دەبێت 10 ساڵ بێت 10 ساڵ زیندانی بکرێت دەبێت سزاکەی قورس بێت یاخود دزی ئایا سزاکەی دەبێت چۆن بێت دەبێت 15 ساڵ زیندانی بکرێت یاخود فەرمانبەرێک ئەرکی خۆی پێشێل بکات ئەرکی خۆی جێبەجێ نەگەێنێت لە کاتی داوامکردن سزاکەی 7 ساڵ دەبێت بەڵام لەو بڕوایەدام دەبێت سزاکە قورستر بکرێت پرسیارەکە جوانە کێشەکە لە نووسینی یاساکە نییە یاساکە بوونی هەیە بەڵام جێبەجێکردنەکە کێشەیە جێبەجێکردنەکەش چۆنە دەبێت جەنگ لە دژی گەندەڵی ڕابگەێنرێت و سزا قورستر بکرێت بگاتە بەرزترین ئاست نەک بۆ نمونە کەسێک بەرتیل خۆر بێت ساڵێک زیندانی بکرێت دەبێت 10 ساڵ زیندانی بکرێت بگاتە بەرزترین باڵا ئەویش ئامانجەکەی چییە ڕێگری لێ بکرێت و دادگایی بکرێت و یەکسانی بەربڵاو بکرێت بە نووسینی ئاینی تێکستی ئاینیشمانێ لە قورئانیشدا باس کراوە بۆ نمونە یاسای ژمارە 33 مان هەیە بۆ ساڵی 2008 ئەویش پێدانی خەڵاتە بۆ کەسانەی
کە زانیاری لەبارەی گەندەڵی بڵاو دەکەنەوە زانیاری لەبارەی گەندەڵی بە شوێنی تایبەتمەند دەگەێنن ئەمە یارمەتی دەردەبێت بۆی ڕێگری لە گەندەڵی بکرێت چونکە ئەو فەرمانگانەی بوونیان هەیە ئەو کاتێک گرێبەستیان لێ دەکرێت یاخۆ بڕیاریان لێ دەردەکرێت پێویستە چاودێریەکی تەواوی لەسەر هەبێت پێویستە زانیاری لەسەری ئاڵوگۆڕ بکرێت و ئەو کەسانی زانیاری ئاڵوگۆڕ دەکەن خەڵات بکرێت زۆر سپاس دەکەم بەڕێز عەلی تەمیمی پسپۆڕی یاسایی لە بەغدا ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت.